لە 120 وەبەرهێنەری عراقی ئامادەی ئەم کۆنفرانسن تێدا جێگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق ئامادەی و لەگەڵەوەشدا کۆنفرانسەکە بە سەرپەرشتی وەزارەتی پلانتانیانی عراق بەڕێوە دەچێت دیارە بۆ خستنەڕووی ئامانجی ئەم کۆنفرانسە ئێستا من میوانێکم لەگەڵتایە کە وەبەرهێنەرە لە کەرتی وزە کاویش شوانە عەزیزە کاکشوان ئەم کاتت باش ئەگەر بفەرمیتێرە ئەسایی فەرمی تێرە بە دووشە ئەمەش لەم کۆنفرانسە لە سازدانی ئەم سمینارە وەکو وەربەرهێنەر ئەم سمینارە بۆ دامەزرانی کەرتی تایبەت بۆ دامەزرانی تەسیسی هەیئەت تەطویر قەتاع الغازواتە ئەنجومەنی تەطویر پەرەپێدانی کەرتی تایبەت بۆ ئەوەیە کە کەرتی تایبەت هەرچی شتێکە ڕێبەز بێ هەرچی شتێکە ڕێبەز بێ بەرامبەر بە کەرتی تایبەت چارەسەر بکرێواتە ئەگەر پێویستکە یاسا و ڕێساکانشی بۆ چاکەکەن ینی تەشجیعی سەرمایەدارەکەن کەوا لە عێراقایە کار بکە بۆ هەموو بەم مەجالەکان مەجای وزە مەجای سناعە مەجای زراعە زۆر لە کاتت ناگرم مەزام سمینارەکە دەست پێ کرد بەڵام ئەمە وەکو هەلی کار تاچەند هەلی کار ئەڕەخسێن بەتەکید دەمە سەرمایەدارەکان تەشجیعەکە بۆی استثمار بکەن و بەرهێنان بکەن حکومەت هەموو کار ئاسانیەکیان بۆکە ئەو کاتەش واتە خەڵک بەکارەکە دەست خۆش سپاس ترێ وەک دەبینین سمینارەکە دەست پێ کرد کۆنفرانسەکە دەست پێ کردووە کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق لێرە ئامادەیە کە دکتۆر علی محەممەد تمیمە لێرەدا سەرجەم وەبەرهێنەری عراقی بڵێن پێشنیارەکانی تێبینەکانی خۆیان دەخەنە ڕوو بۆ هەموارکردنەوە یاسای کەرتی تایبەت پاشان دەستەیەشی گشتی لە وەبەرهێنەرانی کەرتی تایبەتی عراقی دروست دەکرێت و کارەکەیشی لە ئەنجومەنی وەزیران دەبێت دیارە خودی محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق مەبەستێتی کە لە ڕووی هەموو بوارەکانەوە لە ڕووی بڵێن تەندروستیەوە کارەباییەوە وزەوە عراق بە تایبەتی بەغدا پێشکەوتنێکی زیاتر بەخۆی ببینێت.